کێتی دووبا دەکەنەوە سپاس نبس نابلي نبس نابلي نبس 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 ابو جوي نبس يا ولد لا ويمانيا بەیانی خۆشەویستیم بۆ ئێوەی عەزیز بۆ تەواوی گەنجانی شاری ڕۆشنبیری و چوار دەوری واتە شارە زۆریش خۆشەویستیم هەیە بۆ ئێوەی بەڕێز بە گۆرانی شاد لە خزمەتی ئێوەی بەڕێزم ئەو نەم لە دەستێ دڵی ئێوەی خۆشەوی شادکە تەمەناکەم بتوانم جێگەی ڕێزامەندیەوە بم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆتان دووبارە بەخێر بێت تاندینی بەس و بەڕێز کاکە جەزای ساساوە با پێگەنانی ئەمە هەنگە خۆشەویستیم هەیە کە چاوم با گەنجانی ئێوەی بەڕێز کەوت و تەواوی هەوادارانی یەکێتی نیشتمانی کوردستان کەوت تەمەناکەم بتوانین با گۆرانی شاد لە خزمەتی ئێوەی بەڕێزا بین شادی و خۆشەویستی کەینە دڵی ئێوەی خۆشەویست لە شادی زیاتریشمان نییە بۆ دڵی ئێوەی خۆشەویست ڕێزمانێ بۆ ئەو میوانە بەڕێزانە ئام بەخێر بێن چاوی ئەمن Sauzi Foshima,